کارکردن لە دوورخستنەوەی ڕێڕەوی چەمی تانجەرۆ بە ئاراستەی قوتابخانەی قەرەگۆل دەستی پێکردووە، بەڵام بەشێکی زۆری ئەم ئامێرانە لەلایەن خێرخوازانەوە دابین کراون. دانیشتوویەکی گوندی قەرەگۆل سوپاسی خێرخوازان دەکات و دەڵێ پێویستە لایەنی پەیوەندیدا جددیتر بێتە سەرخەت بۆ پاراستنی قوتابخانەکە لە ڕووخان. ئەم ئیشە دەستی ئەو خەڵکە خۆشوێکە دەستی هاوکاری درێژ کردووە ئەو حەفارانە خۆبەخشن، بەڵام ئەو حەفارانە پێویستیان بەوەیە کەیسە مەسەلەن سوتەمەنیان پێنەما گازەکان بۆ دابین بکرێت لایەنی پەیوەندیدار بەدەم ئیشەکە وەکو پێویست نایێت. ئەگەر بەهاتایە گازەکان بۆ دابین بکرایە یعنی حەلێکی لە ساسە نەبوو، بەڵام لە 150 حەلەکرا. مامۆستایەکی قوتابخانەکەش دەڵێ لە کۆی 3 ئامێر دوانیان لەلایەن خێرخوازانەوە دابین کراون و ئەو ژمارە ئامێرش ناتوانن مەترسیە جددیەکە دوور بخەنەوە. ئەوەی کە لایەنە پەیوەندیدارەکانە هاتوون حەفارەیەکیان هێناوە و لانی خۆبەخشی خەڵکی ناوچەکە 2 حەفاریان هێناوە بەردەوامن لە ئیشکردن، بەڵام لە ڕاستیە ئەگەر ئابم شێوازە ئیشەکە بکرێ ڕەنگە نەتیجەیەکی ئەو توی نەبێت بەهۆی ئەوەی کە بەیانی ڕەنگە لافاوەکە دووبارە دروست بێتەوە. ئیشێکی وەها نەکراوە، تۆزێک ئەگەر وەسایلەکان زیاتر وایە باشتر بوو، بەڵام ئیشەڵا هیواداری ئومێدەواری ئیشێکی باشمان بۆ بکرێ و نەجاتمان بێت لە ئەو حاڵات. سەرۆکی شارەوانی نەسریش دەڵێ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان بە مەبەستی پاراستنی قوتابخانەکە و ژینگەی ناوچەکە ئاگادار کراونەتەوە و چاوەڕوانن حکومەت بە ئامێر و کەرەستەی زیاتر بەر بە ڕووخانی قوتابخانەکە بگرێت. هەوڵەکانی ئێمە ئەوەیە لە ڕێگەی خۆمانەوە لە بەڕێوەبەرایەتی گشتیمان لە ڕێگەی پارێزگاوە قایم لەسەر خەتە بەڕێوەبەری ناحیەکان لەسەر خەتن و هەموو لایەنە پەیوەندیدارەکان هاتوونە سەر خەت و هاوڵاتیانی ناوچەکەش بەڕاستی ئەوانەی خاوەنی ئالیاتن بە دەمانەوە هاتن شۆڤڵیان هێناوە گڵابیان هێناوە ئەوەی بکرێ بۆ ڕوبەڕووبوونەوە یا ڕاگرتن یا کەمکردنەوەی زیانەکان هەوڵیان داوە. لە ئێستادا هەوڵاتیان حەفارەیان هەیە ناویانەوە ئاوەدانکردنەوە حەفاری هەیە ناوێتی ئەمانەوێت تا ڕادەیەک ڕێڕەوی ئاوەکە بگۆڕین بە جۆرێک ئەگەر باران و لافاوەکە لە داهاتوە ڕێگەمان پێبدا بە جۆرێک لەو جێگایە بیوەستێنین بۆ ئەوی زەرەر و زیانەکان زیاتر نەبێت. لەگەڵ دەستپێکردنی شەپۆلی بارانبارینی ئەم دواییە ئاوی تانجەرۆ نزیکەی 5 مەتر خۆڵی قەراق چەمەکەی لەگەڵ خۆی ڕاماڵی و بەو هۆیەوە بەشێک لە دیواری حەوشەی قوتابخانەکە ڕووخا. لە ئەگەری نەگۆڕینی ئاراستی ئاوی چەمەکە و دروست نەکردنی بربەستی کۆنکرێتی ئەوە مەترسی جددی لەسەر ڕووخانی قوتابخانەکە لە ساڵانی ئایندەدا دروست دەبێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زۆر.